لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بە ئێستاشەوە هەواڵی فرۆشتنی ئۆتۆمبیلێکی مرسیدس بنز هەموو جیهانی گرتوتەوە کە ئەوەی کە گرنگە ئەوەیە کە بە گرانترین ئۆتۆمبیل دانرد لە جیهاندا کە بەو نرخە فرۆشرابێت ئەوەی کە دەیبێنن ئەوە ئۆتۆمبیلەکەیە مۆدێلی ساڵی 1955 SLR جۆری SLR ئۆتۆمبیلێکی زۆر تایبەت و دەگمەنە و دیزاینێکی زۆر جوانی هەیە ئەوەی کە گرنگەوەک ئاماژەم پێدا مۆدێلی ساڵی 1955 ئەو ئۆتۆمبیلە SLR کوپێ وای پێڵێن لە زیادکردنێکی ئاشکرایە فرۆشرا بە 135 ملیۆن یۆرۆ کە کاتە 142 بۆ 143 ملیۆن دۆلار ئەوەش گرانترین فرۆشتنی ئۆتۆمبیلە کە تۆمار کراوە تا ئێستا کڕیارەکەی دیار نییە و هەوڵ دەدرێت بزانرێت و لە دای ساڵی 2010ەوە کاتێک کە ئۆتۆمبیلێکی جۆری فراری لە مۆدلی 1962 لە جۆری 250 GTO فرۆشرا بە 70 ملیۆن دۆلار لەو کاتەوە ئۆتۆمبیل لەو نرخەی پێ نەدراوە کە لە زیادکردێکی ئاشکرایە وەک دامەزراوە باگریاڵێک کە دامەزراوەیە کە تایبەتە بە مۆنیتەرینکردن و چاودێریکردنی ئۆتۆمبیلە گران بەهاکان ئۆتۆمبیلی لەو جۆرە و پارەی لەو جۆرەی پێ نەدرا وەک ئاماژە پێدا 135 ملیۆن یۆرۆ بۆ ئۆتۆمبیلێکی 1955 بەڕاستی نرخێکی ئێجگار بەرزە.